لە ئێستادا خاتوونێکی زۆر با بڵێن ئازا لەلامان ئامادەیە وەلانەیە زۆر بەشتان بیتناسن لە بەرەوەی کە ڤلۆگەرێکی زۆر سەرکەوتووە کۆمەڵە گەشتی کردووە بە وڵاتە جیاوازەکانە ئەو دیمەنە جوانانەی ئەو یادگاریە جوانانەی کە بۆ خۆی ڕوبەڕووی بووەتەوە هاوبەشی کردووە لەگەڵ کەسانەیە کە فاڵۆیان کردووە سابسکرایبیان کردووە و بەم شێوەیە ئەو کەسانەش کەلانەیە لەسەر وڵاتە جیاوازەکان زانیاریان نەبێت لە ڕێگەی ئەم و لە ڕێگەی ڤلۆگەکانیەوە توانی بیانە کۆمەڵک زانیاری باش بەدەستبێنن تەنیا لەسەر گەشتەکانیش نییە لەسەر بوارە جیاوازەکانی ژیانیش تەنانەت لەسەرەوەی کە تۆ چۆن دەتوانیت کیتۆ بکەیت چۆن دەتوانین ڕێگەی ژیانت بە شێوازێکی باشتر ببیت لەسەر ئەمانش کۆمەڵک بابەتی جوانی هەیە جا ئەم خاتونە ئازیزە خاتونیان بابانیە لە لامان ئامادەی خۆی باسی چیرۆکی شیرینی ژیانی خۆیمان بۆ کات کە چۆن هاتووەتە بواری ڤلۆگکردن و ئەوەی کە لە ئێستادا چۆن ئەو بە تایبەت خزمەت بە خاتونانی کوردستانەکە چونکە پلتفۆرمێکیشان هەیە تایبەت بە خاتونەکانە خاتونیان سلااوە لێبێت زۆر بەخێوێت بەیانی باش خاتونیان زۆر سپاسم بەخێتان باش پێشەکەی من زۆر سپاستان بکەم سپاسی کەناڵی کورسات و ئەم پرۆگرامە جوانە بکەم بۆ میوانداریتان خێر بێ سەرچاوان خۆشحاڵی هەمووتانە جا خۆت باسێکی ئەومان بۆ کە خاتونیان لە کێکۆ دەستی کردو بەکاری ڤلۆگەری چۆنا و چۆن هاتیتە ئەم بوارەوە بەڵێگیان بۆ کاری ڤڵاگ هەمووی ماوەی 2 ساڵە بێ من پێشتر زیاتر ئاکتیڤ بووم لە سناپچات و لە ڕێگەی پلتفۆرمەکانی تری سۆشەڵ میدیاوە بەڵام گەشتی چەند وڵاتێکمە کرد تا ئێستا تقریبی 22 وڵات گەشتم بۆ کردووە کە پیشانمەیە گەشتەکان هەر کلیپی بچوک بچوک لە سناپچات و لە ئینستاگرام و لەم سۆشەڵ میدیانەوە خەڵک زۆر حەزیە کرد زیاتر زانیاری بزانێت لەسەر ئەوانە یانوێت بۆچی ڤیدۆی زیاتر ناکەی بۆچی ئەوانە ناکەی و هەروەها خۆشم کە سیرمە کرد پێشەوەی گەشتەکان بکەم سەیری یوتیوبمە کرد چەنەها یوتیوبەر هەیە بەڵام بە ئینگلیزی و بە زمانەکانی تر خاستن ئافرەتان کە پێڵەن سۆلۆ فیمەل تراڤلەر کە ئافرەتانن بە تەنها سەفەرەکەن بۆ وڵاتان و زانیاری وڵاتە بەخشن و پیشانیان ژیان و کەلتوری ئەو وڵاتە چۆنە بەڵام لە کووردا شتێکی وام نەبینی بوو بۆیە منیش پێم خۆش بوو کە بە زمانی کوردی شتێکی وا هەبێت و کە پیشانی بەم لەوانەیە کەسێک حەزکە سەفەرێکی کا گەشتێکا بۆ وڵاتێک کە منیش پیشانی بەم کە ئەو وڵاگانە کە کەلتوری وڵاتە چۆنە ژیان و لایفستایلی وڵاتە چۆنە لەو بیرۆکەکە زیاتر هات زۆر باشە جا کە دەستت کرد بە کارەکە پێشوازی خەڵکی بۆ کارەکەی تۆ چۆن بوو بە شێوازێک دەستخۆشیەکانیان بۆ تۆ نارد ئایا هەستە ئەکرد کار ڕاستەوخۆ ئەم کاری کە تۆ ئەیکەی ئەم ئامانجەی کە هەت بۆ لەو دیوی کارەکەی خۆتەوە با شێوازێک لە شێوازەکان ئامانجەکەت پێکاوە خەڵکی حەزی بەم کارە هەیە کە تۆ ئەنجامێدەی بەڵێ بە تاکید یەک دوو ڤڵاگم کرد یەکەمین جار بە ئینگلیزی دەستم پێ کرد بە ڤڵاگی ئینگلیزی بەڵام کە سیرم کرد لە ناو کووردا زیاتر ڤڵاگەرمان زۆرە ڤڵاگەری باشمان هەیە لە کووردا بەڵام ڤڵاگەری چۆنەڵی وەکو وڵاتانی وڵاتانی جیاواز پیشان بەم ئەوم نەبینی بوو بەڵام کە کردم یەک دوو ڤڵاگ بە کوردی خەڵک زۆر حەزی لە بوو ئیتر پیانەوتم بچۆ بۆ ئەم وڵاتی تر بچۆ بۆ ئەم وڵاتی تریا لە ئەمریکا بۆ ئەم وڵاتە پیشان بە ئەو وڵاتە پیشان بە زۆرم کرد بوو پێشتر کە ڤیدۆم نەکرد بوو بەڵام ئێستا هەچ کاتێک ڤڵاگێکی تر پیشانەیە داوای ترەکەناڵم چۆ بۆ ئەم شوێنەی ترۆ شوێنەی داواکاریەکەش بێگومانەوە بوو کە بە زمانی شیرینی کوردی بێ بەڵێکیانە زۆر باشە جاباسی ئەوەت کرد 22 وڵات نزیکی ئەوەنە وڵات سەردانت کردەوە گەشتەکان بە تەنیا زۆر بەیان چووی دوایە زۆربەی بە تەنیا باشە کامێک لە وڵاتان جەنابەت سەردانت کردن ئەوەنەی کە چەند وڵاتێک ئەگەر باسی بووە بکەیت وە ئەوەی کە کچێک بە تەنیا بچێت بۆ وڵاتێک سەردام کە چۆن ئەزمونێکی پێبەخشیت بەڵێ زۆر کات کە ینی هەندێک کەس بیستێک کە ئافرەتێک بە تەنیا سەفەرکە ینی یەکسەری ترسێکیان بۆ دروستە بڵێت چۆن بە تەنیاچی چۆن ناتوانانی بەڵام منیشەمە پیشانی بەم کە ئافرەت دەتوانێت هەموو شتێ بکە کە ئەتوانی پێویستی بەوەنیە کە دایمە کەسێکە لەگەڵا بێ ینی ئەمە هێز پیشان بم کە ئافرەتان لە خۆیان ڕاببینن بتوانن ئەو بکەن ئەنجا من کە کەشتەکانی شەکەم پیشانیم ئەمە کوێیە شوێنەکان چۆنە سەلامەتی دایمەوە گرنگە بەتە ئەکید کاگات لە سەلامەتی و یە خۆت بە ئەنجا پێشتریش سەرچی وڵاتەکانەکەم کە کوێ هەیە بەڵام من زیاتر کە گەشتی شەکەم حەز ناکەم بچمە ریزۆرتێکە و هەرە و شوێنانە پیشان بەم حەزەکەم زیاتر کەلتور و لایفستایلی ئەو قەومە و ئەو وڵاتە پیشان بەم زۆر باشە جا بەدەر لە ئەم ڤلۆگانی کە ئەیکەیت و ئەتەوێت لەگەڵ ئەوەی کە لە ڕێگەی گەشتەکانتەوە ئەم وڵاتانە بە خەڵکی بناسێنی و هەروەها کللتوری وڵاتەکان بناسێنی پێما بە پلتفۆرمێکی تریشتان هەیە کارێکی ترەکەی ئەگەر باسێکمان لەو کارە بۆ بکەیت و ئامانج لە دامەزراندنی ئەم کارەیان بە دیاریکراوی چی بوو چونکە پێم وا بە زۆربەی زۆری بۆ خاتوونەکانە لەم کارەیە بەشداری ئەەکەن ئەگەر باسێکمان
لە بەشیان بکەیت. بەڵێ ئەم پلتفۆرمی تر پلتفۆرمی کورد لایفستایلات سناپچاتێکە کە بۆ خانمانی کورد لە هەموو دنیاوە هەر ڕۆژی و مەسەلەن بۆ 24 سعات یا 48 سعات خانمێک لە وڵاتێکەوە بەشدارە لەم سناپچاتەیە ڕۆژەکەی خۆی پیشانەیە لایفستایلی خۆی پیشانەیە مەسەلەن ئێستا ئەگەر تۆ بەشدار بووی پیشانەیە کە پێشکەشکاری لێرە بەڵام بێجگەلەوە لایفستایلێکی تریشە هەیە یعنی چتە ماڵەوە لەوانە هیوایە مناڵی هەبێ هینیە بێ پیشانیە بۆ ئەوەی یعنی کە پیشانی بە چەنەها ئافرەتی بەهێزی کورتمانەیە هەرێکە و لایفستایلێکی هەرێکە و لە وڵاتێکە لە چەنەها وڵاتەوە بەشداریان کردووە مەسەلەن ئافرەتی کورتمانە بووە لە جاپانەوە هەیە لە ئەمریکا هەیە لە ئەوروپا ینی لە هەموو وڵاتێکە و بەشداریان تیا کردووە ئەم ئافرەتانە کە بەشداریەکەن لەم سناپچاتە لایفستایلی خۆیان پیشانێن کە چۆن ئیشەکانیانەکەن پیشانێن کە ژیانیان چۆن بەڕێیەکەن ڕۆژانە ئەنجە زۆر شت لە یەکتریەوە فێرە بن هیوایە مەسەلەن خواردن دروستکردنێک پیشانەیە ئافرەتێکی کە لێوەی فێرە بێ هیوایە کارێکی دەستی پیشانەیەکی کە لێوەی فێرە بێت زۆر خەڵک سوودیان لەم سناپچاتە بینی وایە کێگەگەر ئیشێکی بچووکی خۆی هەبێت چۆن دەستی کردووە بۆم ئیشە وەکو پاڵپشتێک بۆ ئافرەتانی تر. جا ئێستا هاوکان لەگەڵ قسەکانی بەڕێزت یەکێک لە ڤیددیۆکانی جەنابەت خەریکە نیشانەدرێت ئەمە یەکێک لە باڵێن گەشتەکان و ڤلۆگەکانتەوە ئەگەر باسێکی ئەمەمان بۆ بکەیت بەپێی ئەو ئەزمونانەی کە وەرت گرتووە لەم گەشتانەدا کامێک لە با بڵێن ئەو وڵاتانەی کە سەردانت بۆ کردووە زیاتر سەرنجتی ڕاکێشەوە بۆ کە بۆ نمونە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەو هەلات بۆ هەڵکە حەز ئەەکەی جارێکی تر سەردانی بکەیتەوە. بەڵێ من زۆر و پرسیارم لێ کرێکە خەڵکەڵێن چ وڵاتێکە زۆر حەز لێ بۆ چ وڵاتێکە زۆرین بە بەڵام ئەو پرسیارێکی زۆر قورسە چکە هەر وڵاتە و شێواز و جوانێکی خۆیە مەسەلەن بۆ نمونونەکە چوون بۆ تایلاند سروشتێکی زۆر جوانیانێ ئەوێ بە سروشتەکەیەوە جوان بوو خواردنەکەیان بەڵام مەسەلەن کە ئەچی بۆ فەڕەنسایە پاریزیا ئیتالیا خواردنەکانی ئەوێش خۆشە هەر وڵاتە و بە شتێکەوە جوانە و بە شتێکەوە خۆش بۆ من زیاتر خۆم حەزم لە سروشتە اینجا مەسەلەن هەندێک شوێن مێژووی حەزم لە شتی مێژوویش هەیە بزانم چۆنم شتانە دروست بووە مێژووی وڵاتە لەبەرەوە زۆر قورسە بڵێ یەک وڵات بە تایبەت بەڵام هەر وڵاتە و بە شتێکەوە سەرنجڕای مادام 20 وڵاتیش گەڕاوە سەحر وڵاتێکی دیاریکراو نییە حەزەکە زۆرترین شوێن ببینە بەتاکیر حەزەکەم هەتا بتوانم چکات زۆر وەکوتم قەوم و کۆمەلگای تر هەیە کە ئافرەتان چەنەها وڵات گەڕاون بەڵام حەزەکەم لە کوردیشە ئەوەش هەبێکە بۆ پاڵپشتیش بۆ خانمانی ترکە بتوانن کە یا هیوا هەیە ئەگەر نتوانێت هەر بە ڤیدۆش ببینێ کە شێوازی وڵاتە حەزەکەم زانە لایفستایل و ژیان و شێوازی ئەو وڵاتە چۆنە. باش خاتونەکان کە تۆ ڤلۆگەکانەکەی بە شێوازێک لە شێوازەکان پەیوەندیت پێوە ئەکەن ئەوانش حەز بکەن کارێکی هاوشێوەی ئەمە بکەن بەس نەزانن چۆن دەست پێ بکەن یاخود بۆ نمونە حەزیان بە گەشتکردن بێ بە تەنیا تا ئێستا نانوێرا بێ ئەنجامی بدەن وایانزانی بە شتێکی زۆر ترسناکە یاخود ڕەنگە ون ببێتەوە لە هەنێک شوێنی دیاریکراوە پرسێکیان بە تۆ کردووە بۆ ئەوەی لە ئەزمونونەکەی تۆوە شتێک وەربگرن پێت بڵێن ئێمە چۆنی دەست پێ بکەین ئەمە بە شێوازێکە بەڵێ پرسیارم زۆر بۆیە ئەنجا منیش زۆر حەزم لێە هاوکار و پاڵپشتی خانمان بەمە تاتوانی بێتم هاوکاریم کردووە بەڵام پرسیارم زۆر بۆیە زۆرجار لەسەر وڵاتەکانە ئەو وڵاتە چۆن بوو یا شێوازەکەی چۆن بوو یا لەکوێ مایتەوە لە چ مەنتیقەیەکە یا پرسیاری نرخوشتی و تێل و ئەو شوێنانەکەن یا چ شوێنێک باشە پرسیارم زۆر لەکەن لەسەر ئەوە بەڵام لە هەروەها لەسەر یوتیوبیش من یوتیوبەکانم ینی حەزەکەم چۆنەڵی ڕاستە و خۆچی ڕواایە شتەکان چۆنە ئەوە پیشان بم باشە جێلانێ ئەگەر هەرێک لە ئێمە بۆ نمونە کامێراک بگرین بەدەستمانەوە بمان نەبێت کۆمەڵێک دیمەن ڕێکۆرد بکەن و تۆماری بکەن دوای چەند دقەیەک هیلاکە بین بەدەستەوە ئەژی نازانین ئیتر چ بکەن لامان وای هەرە بێ حتمما ڕووداوێکی زۆر گەورە بێت تاکو بتوانانی تۆ بکەی بە ناوەڕۆک و بە بابەتێک بۆ ڤڵۆگێک بەڵام کاتێ سەری بۆ نمونە ڤڵۆگەکانی جەنابەت ئەەکەی ئەبینی کۆمەڵێک هەندێکیان بابەتی زۆر سادەم بەڵام زۆر بە چێژ بەخشی و جەنابەت باسی ئەەکەیت و زۆری سەرنجڕاکێشە بۆ ئەوەی کە ببی بە ڤڵۆگەرێکی سەرکەوتو پێویست بە چی هەیە؟ پێویستە خۆت بیت یعنی خۆت ڕاستەقینە پیشان بی پێویست ناکە وەکو ئاکتەرێک بی وەکو ئەو بی فلیمێک بکەیت چکە شتەکان ڤڵاگ ینی ڤڵاگی ڕاستە خۆی ژیان تەرە ئەو شتانی کە پیشانەی خۆت بە ئەوەی کاتێ پیشانی بێ منیش ڤڵاگەکانم وایە ینی زۆر جار پلانێکمە بۆ وتمەوەی ساچمەوەتان پیشانم شتەکە ڕێنەکەوتە بەڵام پیشانماوەن بۆچی شتەکە نەبووە لەبەرەوە هەچ کەسە بێڵم خۆت بۆ کەساتی خۆت پیشان بە لە ڤڵاگەکان تا
کاتە خودی ڕاستەقینەی خۆی بێ کەسەکە. بەڵێ ئەمە زۆر سەرکەوتنە بنێن لە هەموو کارێکا کە تۆ ئەنجامی ئەدەی. جا سەحر باسی لەوە کرد کە پلاتفۆرمێکی تریشیان هەیە کە خاتوونەکان ئەتوانن هەر ڕۆژی ژیانی خۆیان پیشان بن. بەشداری بە یاخود هاوبەشی بە ئەو زانیاریانە بکەن کە لە نێوان خۆیانە هەیە. ئەو خاتوونانی کە لە ڕێگەی ئەم پلاتفۆرمەی کە هەتانە کوردش لایفستایڵەکەەوە کە ژیانی خۆیان پیشان ئەیان ئەوان ئەڵەنچی دەستخۆشیەکانی ئەوان بۆ تۆ چۆن بووە ئەوان ئەم کاریان پێ باش بۆ چکە ڕەنگە جاران خاتورانێکی زۆرمان هەبوو بێکە لە قسەکردنی شیانە شەرمێکیان کردبێ ڕویان نەهاتە بێ تەواوی ژیانی خۆیان پیشان بدەن ڕەنگە ئەو بەشەی کە ئەو هەیە بوو بێ پێی شەر بوو بێ پێی کەم بوو بێ لە ڕێگەی ئەم سناپچاتەوە تا چەند وا بووە کە خاتوونەکان ببن بە پاڵپشتیەک بۆ یەک شەرمیان نەمێنێ ئەو ژیانی کەتیای ئەژین بەلایەنەوە ژیانێکی ئاسایی بێ کە بزان کە چەندین خەڵکی تر بەم شێوازە ئەژی ئەمان چۆنی بۆ خاتونیە بەڵێگیان ئەو پلتفۆرمەیەکە اینجا کە دەستمان پێکرد زۆر بە بچووکی بوو بەڵام ئێستا بینەرێکی زۆری هەیە تقریبا 200,000 زیاتری هەیە اینجا خانمانیش کە ئەبینن مثلەن خانمێک بەشدارە ژیانی خۆی پیشانەیە کە زانیاری لێوەرەگرن کە سوودێکی زۆری هەیە ئەوانیش حەزەکەن بەشدار بن ئەوانیش حەزەکەن ئەزمموی خۆیان پیشان بن لەو سناپچاتەوە لەو لایفستایلەوە ئەو ئێستش کاتومەتەوە بۆ کوردستان خانمم بینیوە هاتوون یعنی سپاسیان کردو وتوانە کە سوودێکی زۆریان لە بینیوە یا کە بەشداریان کردووە لەوێەوە خەڵکیان دۆزیوەتەوە وا هەیە مەسەلەن هاوڕێی چەند ساڵە و پێشی هەرێکە و کەوتۆتە وڵاتێک یەکتریان نەبینێتەوە کە بەشداری و سناپچاتیان کردووە چکە خانمێکی زۆر بینەری ئەو سناپچاتەن لەوێەوە یەکتریان دۆزیوەتەوە یا لەوێەوە شتێک لە یەکێکی ترەوە فێربوون هەتا ئێستا چۆنڵی فیدباکێکی زۆر پازیتیڤی هەبووە لە خانمانەوە کە زۆر سوودیان لە بینیەوە کە داوامان لێکەن بەردەوام بین شتەکەش کەمێک ینی قورسە ئەبێ مەسەلەن هەموو 24 ساعت یا 40 ساعتی بێ بە خانمێکی تر سناپچاتەکە و تەنها خۆت بەڕێوەی ئەبەی سناپچاتەکەش یاخود هاوکار هەیە چکە بێگومان قورسە ئەم کار بەڵێ بەتەکید ئەم سناپچاتی من و هاوڕێیەکەم ناوی باخانە ئەو لە فینلەندەشی ئێستا ڕێز و خۆشەویستیم هەیە بۆی لێرەوە من و ئەو بووین ئەم سناپچاتەماندانا بەڵام ئێستش خانمێکی تر هاوکاریمانەکە لە مەسەلەن کەناوەکانە نووسێت چکە ناوێکی زۆر نووسراوە بێ بە جەدۆر بیبێن بەڕێوە چکە خانمێکی زۆر پێشوازیەکی باشی لێ ئەکرێت کا پێویستی بەوە هەیە کەسێکیش تایبەت بکرێ بۆ ئەوی کە ناوەکان بنووسێ بەڵێگیان کەسێکیش ئێستا هاوکاریمانەکە زۆر سپاسیەوی شەکەم لێرەوە کە ناوەکانە نووسێت و پێشتر قسە لەگەڵ خانمەکانەکە چکە وەک خۆت وتە هەندێک جارکەیتە پێشی کامێرە و پێشی سناپەوە بینەرێکی زۆر هەیە تۆزە ترسێک دروستە بێ بەڵام قسان لەگەڵاکڵێت چی بکەم چی نەکەم ئێمەژەڵین خۆت بە لایفستایلی خۆت پیشان بە هیچ داواکاریەکمان لێت نیە لێت ئەو ڕۆژە ژیانە چۆن ڕۆی ئەوە پیشان بە زۆر جار شتێک پیشانە یەگەر ئەزمونونەکەت هەیە گەر شتێکت هەیە کە سوودێک بە خانمێکی تر بگەێنێ ئەوە پیشان بە جەبەسی خانمانمانە کردو ئەوەی کە جەنابەت هەوڵە دەی پاڵپشتی خانمان بکەیت پرۆژێکی دیکەشتان هەیە هەر وەک خۆت ئەنجامی ئەدەیت پاڵپشتیەکەیت لەو خانمانەی کە بە تەمای بیزنسێکی بچووکەن یان ئەیانەبێت خۆیان لەسەر پێی خۆیان بژین باسێکی ئەمەشمان بۆ بکەیت ئەوەش هەر لە ڕێگەی سوشال میدیاەوە بەڕاستی سوشال میدیا ئەگەر ئەم کەش و هەوای بەدڵتە یان باران و زۆر بەدڵی نییە زیاتر حەزم لە جێوی گەرمیە چکە شوێنێ خۆمی لێژی و ساردەوە دایمە بارانجا بۆ گەشتش هەمیشە کەس و هەوا ئەگەر خۆر بێت تۆ مەجای زیاترت هەیە بۆ دەرۆ چوون و سەردان و ئەمانە بارانەکە تۆزە زەحمەتی ئەەکە تاکی دایمە جاوەکە خۆش بێ باشترە بچ بۆ وێنەگرتن چ بۆ ویدۆ بۆ هەموو شتێک بەسی پرۆژەی خانمانت ئەکردەوەی کە پاڵپشتی بیزنسەکانیانەکەی بەڵێ وەک ئەوەش ینی من بۆ دایم و توما پێم خۆشە پشگیری خانمانکەم پشگیریانە بکەم اینجا خاستن ئێستا کاتومەتەوە کوردستان زۆر پێم خۆشە کە ئەبینم خانمان زیاتر لەوەی چکە من ماوەیەکی زۆر ناتومەتەوە کوردستان کە بینم بزنسی بچووکی خۆیانەیە زیاتر خانمان دەرەکەون زیاتر منیشە تا توانی بێتم ماوەیە بزنسەکانیان بۆ ڕڤیوەکەم چۆنڵی پیشانیم لە پلتفۆرمی خۆمەوە کە ئەم خانمە ئەم ئیشاءەکە ئێوەش بچن هاوکاریکەن سپۆرتی بکەن ئەنجا سوودیش بە خانمانی تر بگەێنێ پێشم خۆشە لە داهاتوە کە ئەو خانمانی کە هاوکاریم کردوون و هیوادارم بتوانم هاوکاری چەنەها خانمانی کەشکەم کە کۆیان کەمەوەکو نێتوەرکێک کە یەکتری بناسن چکە لەوانێ ئەم
بزنسێکی هەبێکی کە بزنسێکی ترێ بێ کە بتوانن ئەوانیش هاوکاری یەکتری بکەن وەکو نێتوەرکین چۆنەڵی یەکتری بناسن و تۆڕێک بێت کە یارمەتی دەری یەکیش بن لە تۆڕەکەیە. باش خاتونیان وتەی تۆ چییە بۆ ئەو خاتونانی کە ڕەنگە ئیتر کە ئەگەر لە وڵاتێکی دەرەوەی کوردستانی خۆمان بژین ئیتر دابڕابن لێرە یاخود ڕەنگە زۆربیان حەز بکەن کە کارێک بکەن کە وەکو خزمەتێک وابێ بە خاتونەکانی ئێرە بەڵام نەزانن لە چ ڕێگەیەکەوە ئەم کارە بکەن بیرۆکەیەکی دیاریکراویان نەبێ یاخود ڕەنگە هەنێکیان بیرۆکەشیان هەبێ بەڵام ترسێکیان هەبێ نەوێرن کە دەست بن ئەو کاری کە ئەیانەوێ ئەنجامی بدەن ترسن لەوەی کە ئەنجامێکی باش نەبێ وتەی تۆ چیە بۆ ئەو خاتونانە؟ وتەی من ئەوەیە کە بەردەوام بن و واز نەهێنن هەچ شتێک بێ عنی من خۆم ئێستا ماوەی 22 ساڵە لە کوردستانە ناژیم بەڵام دایما حەزم کردووە لە کەلتوری کورد و کە پشگیری کورد بکەم چکە زیاتر بۆی بژناسرە لە وڵاتان و چ لە ناو کوردیشا پشگیری یەکتری بکەین هەچ خانمێکە چێکێ هەچ خەونێکیە هیوادارم بەردەوام بن واز نەهێن و بە هەچ چۆنە بێ لەوانەیە شتێکی زۆر زۆر بچووک بێ ئەمەژەم شتانە هەمووی لە شتێکی زۆر زۆر بچووکەوە بەڵام ئێستا زۆر ناسراوە دەستپێکی کارەکەی تۆ کە ئێستا بۆ بەکارێکی گەورەکە خاتونێکی زۆر لە سناپچاتەکەت و بینەری ڤڵۆگەکانیشتن دەستپێکەکەی چۆن بۆ گەر باسێکی ئەو دەستپێکەمان بۆ بکەیت کە بۆ ئەوەی ئەگەر خاتونانێک هەبن لە ئێستا حەز بەکارێک بکەن ترسی ئەوان هەبێ لەوەی کە بڵێن ڕەنگە سەرکەوتوو نەبم ڕەنگە پێشوازیەکان پێشوازی باش نەبن بۆ کارەکەی من ئەگەر تۆ باسێک لە دەستپێکەکەی خۆت پاڕ بکەی بە شێوازێک بوو بەڵێ هەموو شتێکیش بەدڵی هەموو کەسێک نابێت کە لە ئەوڵشەوە منیش کردم هەموو کەسە جاری واشە لەوانەیە کامنتێکی نەگەتیڤ بۆ بێ لەوانەیە یەکە بۆ بێ بەڵام من ئەوە ئەڵێم کەواز نەهێنی کە بەردەوام بی لەسەر ئیشەکەی خۆت لەسەر ئەو شتانی کە خۆتەتەوە ئەوە بکەی ئەنجە سوشال میدیاش ئێستا زۆر گەورەیە زۆر هەموو کەسێک بەکارێنە سوشال میدیاش پلتفۆرمێکی باشە بۆ ناسینی کارەکانە منیش بە هەمان شێوەوە دەستم پێکرد لە سناپچات و ئینستاگرامەوەوانەوە لێەوە زیاتر ناسرا شتەکان جا تایبەتمەندیەکی جوانیشی هەیە ڤیددیۆکانی ئەژێن ئەوەیە کە زۆر بە کوردیەکی پارا و قساکە کاتت لە بەرنمەیە پێش بەرنامە دەست پێ بکەم باسی ئەوەی کروتیتی ئەی ئەگەر وشەیەکی بۆ منە بیانیم بەکارێنە من ئەوەنەی کە دقەتم دابێت زۆر زۆر کوردیەکی شیرینەوە تەنانەت بابەتەکانیش کە هەڵی ئەبژێریت زۆر وایە کە بۆ کوردێکیش کە لێرە ئەژی ئەتوانێت سوودی لێ ببینێت گیان زۆر سپاس بەڵێ شوازی قسەکردن چکە من لە تەمەنێکی مناڵیەوە لە 8 ساڵیەوە لە ئەمریکاژیم بەڵام دایمە هەوڵم ماوە بۆ کوردی چ بۆ نووسین چ بۆ خوێندنەوە چ بۆ قسەکردن ئێستاش کە هەندێک جار هەندێک کەس لەوانەیە ڕخنە لە قسەکانم بگرێ ئەڵم بۆم ڕاستکەنەوە سپاسدانەکەم یعنی ئەگەر وشەیەک بێ من لێوەی فێرە بم هەرچەنە من لە پلتفۆرمەکانەوە یا هاوکاری خەڵکەکەم ئێوەش لەوانیشەوە من شت فێرە بم زۆر وشە هەیە کە پێشتر نەمزانیوە بە کوردی یارمەتیانە لەبەر ئەوە ینی چۆڵی هەردوو لایە چۆن من یارمەتی خەڵکەیم خەڵکی شارمەتی منە ئەنجا قسەکردنیش حەزەکەمە تا کوردیەکی باش بێ باشتر مێستەکانە خۆش بێ جا ئەژین ئێستا کاتە باسی ئەو ڤڵۆگە جوانانە کەن یەک بابەت لانێ لای زۆرێک لە خاتونەکان جێ پرسیار بێت ئێمە هەر یەکەمان کاتێک خاتونەکان بە تەبیعەت ئەچن بۆ سەفەر جانتای سەفەرەکان زۆر زۆر گەورەیە دنیایەک شت ئەمن لە ئەخیریشەوە دووسێ شتیان هەر لە بیرەچێ جەنابێت چۆن ئەم سەفەر و ئەم کەلوپەل و ئەم جانتای سەفەرە ئەپێچیتەوە تا چەند پێویستە کات تۆزێک سەربازیانە بێت ئەمڤڵێکیان منیش لە ئاڵاوا بووم کە سەفەرمە کرد زۆر زۆر شتم لەکە خۆما بەر بەڵام دوای کە سیرمە کرد زۆر بێشتەکانم بەکار ناهێنا ئێستا بە تەماشم ڤڵۆگێک لەسەر ئەو بکەم کە چی ئەبم بۆ سەفەرەکانم کە چۆن شتەکان تەفێت چیتەوە بەڕاستی یعنی ئەوە زۆر کاریگەریە لەسەرەوەی کە چیە بە ئێستا زۆر جان کە سەفەرەکەم جانتایەکی بچووکە بم ئەنجا شێوازی جل لەبەرکردن و شتیش ئەتوانی مەسەلەن چەند پارچەیەک بەری بۆ سەفەرەکە ینی ڕێکی خەی بێکەوە پێویست ناکات یەک دنیا بەریت و بەکاری ژێنێنی وایە جانتایەکی گەورە بزانام لە نێو ڤلۆگەکان تا کوردستانی تیا چۆن حەزەکەی کە کللتوری ناوچەکانی تر بگوازیتەوە لە ڕێگەی ڤلۆگەکانتەوە بە خەڵکی بناسێنی ئاماژت بۆ کرد کە سەردانی 20 وڵاتە کردووە هەوڵدا کە ڤلۆگێکی تایبەت بە کوردستانی خۆشمان بکەی ئەو بابەتا کولتوریانی کە لە نێوچەکەی خۆمانە هەیە ئەگەر بە زمانی کوردی و بە زمانی ئینگلیزیەکەش بێ بۆ ئەوەی کە خەڵکی شارەزایی هەبێت لەوەی کە کللتوری ئێمە بە چ شێوازەکە هەوڵێکی ئاوەدا
ماوەیەکی زۆر سەردانی کوردستانم نەکردووە ئەم سەفەرشم بەڕاستی زۆر شتێکی کچوو پڕ بوو ینی ئامادەکاریەکی وان بۆ نەکردبوو ڤڵاگم کردووە لێرە لە کوردستان هێشتادام نەبزاندووە بەڵام بەتەمام ڤڵاگێک بکەم بە ئینگلیزی لەسەر کوردستان چونکە ئێستا کوردستانیش وردە وردە بینیومە کە ڤڵاگەرە ئینگلیزەکان یەن کوردستان پیشانێن بەڵام حەزەکەم بە شێوازێکی وا کوردستان پیشان بەمە کوکچە کوردێک کە خۆم خەڵکی ئێرە بموو بە ئینگلیزی بیکەم ئەوە بەتەمام بەڵام لەم سەفەرە فریای زۆر نەکەوتم ئینشەڵا لە داهاتی و ڤڵاگێکی وا ئەکەم بە ئینگلیزی چکە زۆر هەرچەنە ڤڵاگەکانم کوردیشە زۆر ئینگلیزیش سەیریەکە هەرچەنە زۆر جاریش پێم وەڵێن لێشی تێناگەین بەڵام حەزیان لێ سەیریکەن زۆر جاریش داوام لێکەن سەبتایرڵی بخەمە سەرەوە نیە سەر ڤڵاگەکان بۆی ئەوانیش لێ تێبکەن وایە جا ئەگەر وەک دو پرسیار ئەمەمان پێ بڵێیت کە هەبووە لە کاتی ڤڵۆگەکانتە یان تەنانەت لە کاتی گەشتەکانتە یادگاریەک بۆ دروست بێت کە ئێستا پێت خۆش بێت لەگەڵ بنەرانی ئێمەش هاوبەشی بکەیت وڵای یادگاری زۆرە لە کاتی چەند جار ڤیدیۆیەک ڕکۆرد دەکەیت یەک جار یان چەند جارێک یەکەمین جار کە دەستم کرد بوو بە ڤڵاگەر تۆزە ئەوە نیە ترسمە بوو چکە من حەزەکەم زیاتر پێشتریش ئیشی فۆتۆگرافیم کردو لە پشتی کامێرەوە بووم ڕانە هات بووم لە پێشی کامێرەوە لە ئەوڵە زۆرم کرد ڕێکۆردمە کردەوە بەدڵم نییە ئەوە نییە خۆتزانی بەڵام ئێستا نا ئێستا هەر ڕاستە خۆ هەرچێک بێ پیشانە دەستەکانە خۆش